سیمای شارەکە گۆڕانکاری پێوە دیارە. جوانی شارەکە دیارە کە ئەم پیاوە خزمەتی کردەیە. 30 ساڵی ڕابەخە ڕەنگێک دڵسۆز بەڕێوەبەرێکی وا دڵسۆزی وەکو خۆیەوە نەبینی ئەم شارە. کۆبوونەوە گردبوونە ئێمە ئەمڕۆ بۆ ئەوە نەبوو کەوا بشێوی و خوانەخواستە ڕخمان لە هەر لایەن و لە هەر کەسێک بێ. کۆبوونەوەی ئەم خەڵکەی کە ئەمڕۆ گردبووە ئەوە وەکو هەموو دروشمەکانمان بینی مانەوەی حاکم ئاوارە. ئەم خەڵکە تەنها خۆشەویستی ئەم پیاوەی لەبەر چی بوو؟ تەنها لەبەر خزمەتەکانی کە خزمەتی کرد بە ناحەیەکە و بە لادیەکانی چواردەوری ئەو ناحەیە. ئەو خەڵکە خەمخۆری ئەوەیە کە دوایی خوا نەخواستە دوای کە حاکم ئاوارە ئەو پرۆژانێک کە کریا یا پەکی بکەوێ یا وەکو پێویست خزمەت نەکرێ. لەماوەی کارکردنیدا چی بۆ خەڵکی کردووە بۆ شێوە خەڵک دڵسۆزە بەرامبەر؟ وەڵا ئەوەی کە کردوێتی دیارە ئێوە وەکو ڕۆژنامە نووسان ئاگاداری کارەکانی بە بەرچاوی هەمومانەوە بووە وەکو ئەڵێ مانگ بە چاو دیارە هەموو پرۆژەکان و هەموو کارەکانی ئەو پیاوە دیارە لە سونەکە. سیمای شارەکە گۆڕانکاری پێوە دیارە. جوانی شارەکە دیارە کە ئەم پیاوە خزمەتی کردەیە. هەمووان بینیمان لە کاتی لافاوەکانە لە هەر کاتێکی ترە کە ئەم پیاوە شتێک بووە ئەرکی کێشا و هاتەوە خزمەتی ئەو خەڵکی کردە. ئەیتر ئەبایە خەڵکیش ئێمە وەکو ئەوەی ئیسلامین وەفاش گرنگە لە ئیسلاما وەکو وەفایە کۆبووینەوە بۆ ئەو پیاوە زدی هیچ کەسێک نە تەناوەکو خۆشەویستێ بۆ ئەم پیاوەشە وەکو خزمەتەکانی. کە ئەم پیاوەی کە مدیر ناحیەی ئێرەیە زەڕایەن ئاوارە حەمەشەریف لە جێگای خۆی بمێنێتەوە ئەو بەڕێزەی تریش دیارە کەسێکی بەڕێزە، بەڵام ئێمە کە ئەم پیاوە لێرە بۆ خزمەتی ئەم شارەی کردووە هەر داواکەمان ئەوەیە کە بمێنێتەوە ئەو پرۆژانەی دەستی پێکردوە تەواوی کات، چونکە پرۆژەکانی بە نیۆناچڵی ماوەتەوە. ڕەنگە ئەم پیاوە بەڕێزەکە دێتە ئێرە هەر ئەسڵەن سەر لە گرفتەکانی زەڕایەن دەرنەکە، بەڵام پیاوە بۆ 5 ساڵە لێرەیە لەگەڵ خەم و ژان و خۆشی و ناخۆشەکانی ئەم شارە بۆ خۆشی خەڵکی ئەم دەڤەرەیە لە ڕاستیە دڵسۆزانە کاری کردووە. یەکێکە لە بەڕێوەبەرە دڵسۆزەکان لە ماوەی ئەگەر ڕاستتر بڵێم 30 ساڵی ڕابەخە ڕەنگێک دڵسۆز بەڕێوەبەرێکی وا دڵسۆزی وەکو خۆیەوە نەبینی ئەم شارە. هەموو ئەم خەڵکە لێرەیە کە ئەبوایە خەڵکی زیاتریش لێرە بوایە بۆ بەدەمەوە هاتنی ئەم بانگەوازە. یاداشتەکەش ئەوەیە داواکەن لە جێگری سەرۆکی حکوومەت و جێگری پارێزگاری سلێمانیان پارێزگاری سلێمانی کە ئەو بڕیاری لادان و لە بریدانانە لەلایەن بەڕێز شاو عوسمانەوە دەرچۆ جێگری پارێزگاری سلێمانی کە بەدەم داوای ئەم خەڵکەوە بێت کە یعنی ئەم کەسێکی باشە لەم سنوورە خزمەتێکی باشی گرۆ بۆ ئەی گوازنەوە بۆ شوێنێکی تر یا ئەیخەنە ئەیبەن بۆ ناو دیوانی پارێزگا بە ئەم پیاوە بەردەوام بێت تا پرۆژەکانی خۆی تەواوەکە. داواکاریەکار ئەمەیە و ئینشاءڵڵا هەنگاوی دواتر ئەگەر ئەکرێت بکرێت. بەڕێوەبەری ناحیەی زەڕایەن لە ماوەی کارکردنیدا چی بۆ زەڕایەن کردووە؟ وەڵاهی کاری باشی کردەوە بۆ زەڕایەن، هیچ نەبێ توانیوێتی 3-4 کۆڵان قیر بکا بۆ زەڕایەن و ئەو جەزرە وەسەتەی کە ناوەڕاستی زەڕایەن باخینەکە چەندێکە هەر بەرد و چەو بوو ئێستا شتێکی جوانی بۆ کردووە و بۆ لادیەکانی دەوروبەری زەڕایەنیش کۆمەڵە پرۆژەی قیرتاوکردنی کردووە کە ئەمانە هەمووی جوهدی شەخسی خۆی بوون وەکو ئەوەی ئێمە ئاگادارین لە نزیکەوە و دوو پارکی دروست کردووە ئەوە تا لێرە پارکەکان کە بەردیم ناغەیدا ناون هەوڵ هەر هیچ نەبێ بە ئەم پارکانە تاوکەم پیاوە بمێنەوە تا ئەم پارکانە تاوەکە دووبارە دەستێوەش خۆش. ئەگەر بڕیارەکە جێبەجێ کرا بە تەواوەتی کاردانەوەی خەڵکی زەڕایەن چێک؟ وەڵاهی جا ئەوە نازانم کاردانەوەی خەڵکی زەڕایەن چێ، بەڵام ئەوەی ڕێکاری مەدەنی و یاسایی بێ ئەیگرینە بەر بۆمانەوەی ئەم پیاوە بۆ بمانەوەی کاگاوارە هیوادارین بەرپرسانیش گوێ لە داواکاری ئەم خەڵکە بگرن کە هاتوون بەدەم بانگەوازەوە.